ڕێز و سەرەتا ش بینەرانی خۆشەویست، یعنی ئێستا من وەکو کابرایەک برێم کە قەڵەو بووم، یعنی هەموو ڕۆکم بەکارهێنا لە ڕووی کەیتۆیی، لە ڕووی خواردنی قاوەی، لە ڕووی زۆر شتەوە، یعنی هیچ شتێک تەئسیری وای نەکرد ئێستا سەرم، یعنی کەزایە بمەوە نە بەردرم بگرێ نە هیچ. ئاخر بڕیار یعنی کە دام گوتم بەڕێنی گەدەیە بوو، ئەو عەمەلیاتێک کە دەکەی زۆر خۆشتر دەبی، یعنی هەم قەڵت خۆشتر دەبی هەم ئەوە دەبی، یعنی پێش عەمەلیاتێکی ئەوەم بکەم 159 کیلۆ بووم، بەڵام ئێستا کە خۆم چێشا پاش عەمەلیات تەقریبان برێم بەلای کەمی 10 کیلۆ هاتە خوارێ، چکە تۆ وەختی نانت پێ دەخورێ برێم هیچ شتێک پێ ناخورێ، یعنی عەزەنانەکەش نانەکەت پێ ناخورێتەوە. ئیتر هەوڵ دەم ئەوانە کە قەڵەون هەوڵ دەن بۆ داهاتووی خۆتان و یعنی ئیسراحەت دەکەن، یعنی لە بەها سەفەرێکی بیت وە شوێنێکی بیدەن، هەوڵ دەن ئەوە عەمەلیاتێ بکەن، هەم نەجاعەت دێن و هەم سەرکەوتوو دەبنێن و هەم زاویش دەبنەوە.